بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. بەر لە شۆڕشی گەلانی ئێران و نزیکەی چارەکە سەدەیەکە بەزوتنەوەی چەپ و پارت و ڕێکخراوی ڕادیکاڵی و کۆمۆنیستی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەستی نوخبە و خوێندەوار و ڕۆشنبیرانی کورد سەری هەڵدا و مێژووی ئەم پارت و ڕێکخراوانەش بە چەندین وێزگە و قۆناغی جیازەدا تێپەڕیەوە و گەشەی بەخۆی دا و تا لە دوجاردا پەلی هاویشتۆتە دەرەوەی ئێران و وڵاتانی ئەوروپا و تاراوگە و پارچەکانی تری کوردستان. ئایزان بۆ قسەکردن لەسەر مێژووی سەرهەڵدان و چۆنێتی پێکێنانی بزوتنەوەی چەپگەرایی و ڕوتی ڕادیکاڵی و کۆمۆنیستی و بیری ئایدیای مارکسلینینی و مێژووی کۆمەڵە و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و بارودۆخی سیاسی کوردستانی ئێران و بزوتنەوەی چەپ و ئەو کەسایەتی و کارکتەر سیاسیانەی کە ڕۆڵی سەرچیان هەبووە لە دروستکردن و دامەزراندنی ڕوتی چەپگەرایی لە ئێران ڕوودا و مێژوو لەم ئەڵقەیەدا بە گرنگی زانی میوانداری بەڕێز ئیبراهیمی عەلیزادە سکرتێری کۆمەڵە داش ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بکات بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە. کاک ئیبراهیمجان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت لە بەرنامەکە. زۆر سپاس بۆیەوە و عەرز سڵامەیە لە خزمەت هەموو بینەرانی کاناڵی تەلەڤیزیۆنی NRTدا و ئامادەم بۆ گفتوگۆ لەگەڵ جەنابتە. زۆر سپاس، زۆر بەخێر بێی کاک ئیبراهیمجان. کاک ئیبراهیمجان من پێم خۆشە سەرەتای پرسیارەکەم بۆ دەست پێ بکەم کە مێژووی دروستبوون و بیرۆکەی دامەزراندن و سەرهەڵدانی فکری کۆمەڵە و بیری مارکسی و چەپگەرایی لە ئێران لەلایەن کوردانی ڕۆژهەڵاتەوە مێژوەکەی ئەگرێتەوە بۆکەی و چۆن و لەکوێوە دەستی پێکرد. بیری چەپ لە کۆمەلگای ئێران مێژوویەکی دوور و درێژی هەیە. بە کورتی هەڵدەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی شۆڕشی مەشروتیەت لە نزیک بە 100 ساڵ لەمەوبەر. لە 100 ساڵ لەمەوبەرە لە ناو شۆڕشێکی کۆمەڵایەتی گەورە کە لە دژی سەرڕۆیی پاشایەتی بەرپابوو سێ ڕەوتی سەرچی سەریان هەڵدا. ڕەوتێکیان ئیسلامگرایی بوو، ڕەوتێکیان ڕەوتێکی لیبەراڵی لایەنگری ڕۆژاوا و فەرهەنگ و دموکراسی ڕۆژاوایی بوو، ڕەوتێکیش چەپ و کۆمۆنیستی کە هەر لەم دەورەیەداوە یەکەم جار لەم سەردەمەدا حیزبی کۆمۆنیستی ئێران پێکات. ئەم ڕەوتە بە درێژایی مێژووی 100 ساڵەی ئێران ڕوتی چەپ هەروە هاتووە لە پاڵ دوو ڕەوتەکەی دیکەنی ڕەوتی لیبەراڵی لایەنگری ڕۆژاوا، لایەنگری دموکراسی ڕۆژاوایی و ڕەوتی ئیسلامی. ئەمە لە دەورەیەکدا کە کۆمەڵە پێک هاتووە، کۆمەڵێک گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسی گرنگ لە ئارادا بووە. کۆمەلگای ئێران پێی ناوەتە قۆناغێکی نوێەوە. نظامی دەرەبەگایەتی و فێۆدالی دوایین هەناسەکانی خۆی هەڵدەکێشە. ڕیفۆرمەکانی ڕژیمی شا ڕواڵەتی کۆمەلگای ئێرانی بە تەواوی گۆڕا بە جۆرێکی کە ئەگەر تا ئەو کات لە سەدا هەفتای دانیشتوانی ئێران لە دێهاتا دەژیان و لە سەدا 30 لە شارەکان لە ماوەی نزیک بە 2 ساڵ ئەم ڕەوتە بە پێچەوانەوە هەڵگەڕاوە و 30 لە سەدی خەڵک بووم بە دانیشتووی دێهات و 70 لە 10 سەدی خەڵکی ئێران بوو بە شارنشین. ئەم گۆڕانکاریانە تەبعاً کوردستانیش کۆمەلگای کوردستانێکی وەکو بەشێک لە کۆمەلگای ئێران بکەم یا زۆر داگرتەوە. لەگەڵ خۆی کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر فکر و بیرۆکەی سیاسی لاو کۆمەلگایشتا هێنا. چینی کرێکار هات کایەوە لە ئاستێکی زۆردا پۆلی نەوت دەرامەت داهاتی نەوتی ڕژیمی ئێران چۆ سەرێ و بە لێشا و پارەی نەوت هاتە خەزێنەی دەوڵەتەوە. ئەوە لەلایەکەوە ئەو خەڵکە زۆرەی کە لە دێهاتەوە هەڵکەندرابوون و هاتبوونە شارەکان و لە شارەکان دژیان لە قەراغ شارەکان بوون بە هێزێکی کاری هەرزان کە پێداویستەکانی ئەو کۆمپانی و شەریکە گەورانەی کە لە ئێران وردەوردە خەریکبوون دامەزران پێداویستەکانی ئەوانیان تەمین دەکرد، بە لێشاو بوون، زۆر بوون، لە قەراغ شارەکان دەژیان، فەقیر بوون، هەژار بوون و لە نەتیجەدا لە بەهۆی زۆربوونیان بە هەرزانی کاریان دەکرد و ئەوە بوو بە سەرچاوەیەکی داهاتی گەورە بۆ کۆمپانی گەورەکان و هەروەها بۆ سەرمایهداری تازە پێگەیشتووی ئێران. لە بواری سیاسیشەوە ڕەوتی چەپ لە ئاستی دنیادا تووشی گۆڕانکاری گەورە هاتبوو. ڕەوتی حزبی کۆمۆنیستی ئیتحادی یەکێتی سۆڤێت لە ڕەوتی حزبی کۆمۆنیستی چین جیا بووبەوە. ڕەوتێکی سیاسی تازە کە نەمای لەسەر تەجربەی تێکۆشەرانی چەپ و کۆمۆنیست لە ئەمریکای لاتین بوو سەری هەڵدا بوو. مناقشاتێکی گەورە لە ئاستی جیهانیدا لەسەر داهاتووی ڕەوتی چەپ لە گۆرەدا بوو.
ئەم مناقەشاتە و ئەم ئاڵ و گۆڕانکاری فکریە کاری کرد بۆ سەر کۆمەلگای ئێران و بە تایبەت لە ناو زانکۆکانی ئێراندا کە ناوەندی فکر و بیرۆکەی تازەوی سەردەم بوو لە ناواندا ڕەنگی دەداوە. پێکهاتنی کۆمەڵە لە ساڵی 1969 زاینی 1940 تاوی لە واقعدا بەرهەمی هەم ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانن لە ئاستی کۆمەلگای ئێراندا و هەم ئەو گۆڕانکاریانن کە بەسەر ڕەوتی چەپ و فکری بیرۆکەی چەپ لە ئاستی دنیادا هاتبوو. زۆر باشە کاک ئیبراهیم، بەشداری عەلیزادە لە خەباتی سیاسی ئەو دەم ئەو ڕۆژگارەیە سەرەتاوە کادیرێکی دیاری کۆمەڵە و دواتر وەک ئەندامی کۆمیتی ناوەندی و پاشتر وەک دەبیری یەکەم و سکرتێری کۆمەڵە مێژووی بەشداری عەلیزادە لە خەباتی سیاسی بەتایبەت لە ڕەوتی چەپگراییە ئەگەڕێتەوە بۆکەی. ئایا ئێوە لە دەستەی دامەزرێنەرانی کۆمەڵە بوون یاخود پاش دامەزرانی ئەو ڕێکخراوە پەیوەندیتان پێوە کرد یاخود ئەو کەسایەتی دیارانە شێ بوون کە هەستان بە دامەزرانی ڕەوتێکی لەم شێوەی لەو ڕۆژگارەیە؟ من لە بنەماڵەیەکدا لەدایک بووم کە سیاسی بوون و باوکم خۆی زیندانی سیاسی بوو لە زمانی شادا و هەر لە تاوە دەگەڵ فکری سیاسی و بیرۆکەی سیاسی تێکەڵاو بووم، بەڵام ئەوەی کە هەڵدەگەڕێتەوە سەر ئەوەی کە چۆن بەرەو ڕەوتی چەپ هاتووم و فکری چەپ چۆن لە دەرونی مندا شکڵی گرتووە، ئەوە هەڵدەگەڕێتەوە بۆ ئەو دەورەیە کە ساڵی یەکەم چوومە زانکۆ لە زانکۆی تەورێز دەستم کرد بە خوێندن. من هەر لە یەکەم ساڵەوە دەگەڵ هاوڕێیانی کە کۆمەڵیان پێکێنابوو لەگەڵەوان ئاشنا بووم، بەڵام خۆم لە دامەزرێنەریان نەبووم. کارم دەکرد تێکوشانی سیاسی هەبوو دەگەڵیان، بەڵام تەنیا 3 ساڵ دواتری بوو کە ئاگادار بووم ڕێکخراوێکی بەم چەشنە پێک هاتووە و ئەو وەختە بوو کە منیان بە ئەندام وەرگرت. باشە کاک ئیبراهیم، ئێوەڵێن کۆمەڵە 15 ساڵ بەر لە شۆڕشی گەلانی ئێران دامەزراوەتە، 10 ساڵ بەر لە شۆڕشی گەلانی نەوتە لە 69. بەڵام هەندێک بۆچوونی مێژووی سەبارەت بە دامەزرانی کۆمەڵە ئەمەژە بۆکەن کە نەخێر کۆمەڵە لە ساتەوەختی سەرهەڵدانی شۆڕشی گەلانی ئێرانە خۆی ئەلان کرد و سەری هەڵداوەواتە لە ساڵی 1970. ئایا بەڵگەیەکی بیسەلمینەکە ئێوە بەر لە شۆڕشی گەلانی ئێران بەدە ساڵ بەر لە شۆڕش؟ بەڵێ بەڵگە زۆرە، بەڵام بەرچاوترین بەڵگە ئەو زەربانەیە کە ساواکی شا لە ڕێکخراوی ئەمەیداوە ئەو تێکۆشەرانە بوون کە هەمووی ساڵها لە زیندانەکانی ڕژیمی شادا بوون. ئەمە ئێمە لە ساڵی 52 هەتاوی لە 51 52 و 53 سێ جار لەلایەن ساواکی شاوە زەربەمان خواردووە و تێکۆشەرانمان چوونە زیندان و زۆربەیان لەگەڵ ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی ئێران کە دەرگای زیندانەکان چکاند هاتە دەرێ. بێزگە لەوانە کاتێک لە ساڵی 1970 کۆمەڵە تێکۆشانی خۆی ئاشکرا کرد، کادرەکانی بۆ خەڵکی کوردستان بە تایبەت نەناسراو نەبوون. مەسەلەن لە مەریوان، لە سنە، لە مەهاباد و لە زۆر شوێنی دیکە دەگەڵ و خۆیان ئاشکرا کرد، ینی خۆیان وەکو ڕێکخراوێک ناساند لە ماوەیەکی کەمدا جەماوەرکی خەڵکیان لە دەورە کۆبووە. ئەم کۆبوونەوەی خەڵک لە دەوری ئەو کادرانەی کە لە دەورەی فعالیتی نهێنیدا بەهۆی سەرکوت و دیکتاتۆری نیانتوانی بوو هەویەتی خۆیان ئاشکراکەن، بەرهەمی تێکەڵاوی و ژیانی هاوبەشیان بوو دەگەڵ خەڵکێک، ینی ئێمە پێناسەی خۆمان و مێژووی خۆمان لە شناسێک وەردەگرین کە خەڵک لە ئێمەی هەبوو، لە شناختی وەردەگرین کە خەڵک لە خەباتی ڕۆژانەی خۆیاندا لە ئێمەیان بوو. خەڵکی دارسەیرانی مەریوان پێش ڕوخانی ڕژیمی شا کۆچیان کرد و لە دژی دەرەبەگایەتی و لە دژی ئەو زوڵم و دۆڕێک کە لێیان دەکرا بەرەو سنوورەکان ڕێکەوتن و ئەو حرەکەتە کۆمەڵە ڕێکی خستە بوو. کۆمەڵە تەنانەت لە ئاسی سەراسریدا لە ئێران لە شەید فوادی سوڵتانی بەڵاویشت ئەرز دەکەم تەنیا لە کارخانەی ئاسنتوانەوەی ئەسفەهان لە ڕێخستنی مانگرتنی کرێکاریدا دەوری بوو. کاک فوادی ئوسفا سوڵتانی کە ئاماژتان پێکرد یەکێک لەو تێکۆشەرانە بوو کە بەردی بناغەی تەشکیلاتی ئێمەی هەم لە تاران و هەم لە مەریوان دامەزراند بە خۆی ئەلبەتە تەنانە لە بروجر لە شاری بروجر دیش دەورەیە کە لە ژیانی لێ بەسەر برد لە تێکۆشانی سیاسی بەرچاوی بۆ خەڵکێک کە لە دەوروبەری ئێمە بوون لە دەوروبەری ئەو تێکۆشانەی ئێمە بوون هەمویان ئێمە دەناسن. لە ساڵی 1970 کاتێک کۆمەڵە خۆی ئاشکرا کرد بەهۆی ئەو پێشینەیە بوو کە بە ئاسانی بوو بە ڕێکخراوێکی گەورەی جەماوەری. باشە کاک ئیبراهیم، دەوترێ سەرەتا کۆمەڵە لە زانکۆکانی تاران و تەبرێزەوە دەست بەکاری نهێنی و ڕێکخراوی نهێنی و کاری سیاسی ئەکات. بۆچی ئەم پارتە کوردیە
لە کوردستانەوە سەرچاوە ناگرێ و سەرخەڵ نایە بۆچی لە نێو هەڵقوڵاوی واقعی کۆمەلگای کوردی ڕۆژهەڵاتی کوردستان نیە بۆ لە تاران و تەبرێزەوە سەرهەڵەیەت پێکاتنی کۆمەڵ لە سەرتاوە وتم بەرهەمی مناقشاتێکی گەورەی ناو بزوتنەوەی چەپی جیهانی بوو کە لە زانکۆکانی ئێرانیدا ڕەنگیدا بووە لە زانکۆکاندا عادەتەن ئەوە شتێکی ئاساییشە کە ئەم کەسانی کە لە شارستانەکانەوە دێن لە شار بچووکەکانەوە دێن یا هاوزمانن یا هاوگەڕەکن یا هاوڵاتی نزیکترن لە یەکتر ئەمانە بێ هەڵسوکەوتیان دەگەڵ یەکتر هەساون دانیشتیان زۆرتر دەگەڵ یەکترە بۆ نمونە مەسەلەن شمالیەکانی ئێران خەڵکی جێڵان و مازندەران شیرازیەکان مەشهەدیەکان ئەوان لە دۆری کۆ دەبنەوە معمولەن لە خابگای دانی خوێندکاران لە گەڕەکێکدا کە ماڵی تا دەگرن لەوانە هەڵسوکەوتیان دەگەڵ یەکتر زۆرترە خوێندکارانی کوردیش بە بۆنەی ئەو پەیوەندیە تەبیعی کە هەیەە لە دەور یەکتر کۆبوونەوە لە سەرتاوە پێکهاتنی کۆمەڵە تایبەتمەندێکی کوردستانی پێوە نەبوو بەڵکە ڕیشەی لەو مناقشاتە جیهانیەدا بوو کە خەریک بوو ڕێگای خۆی لە ناو کۆمەلگای ئێرانیدا دەبیندەوە هاوکات دەگەڵ ئێمە ڕێکخراوی چریکە فیدایەکانی خەڵکی ئێران دروست بووە و کۆمەڵی ڕێکخراوی سیاسی چەپی دیکە ئێران وردە سەریان هەڵدا بەڵام ئەوەی کە چۆنە بۆچی و چ زەرورەتێک کۆمەڵە وردە دێنێتەوە بەرەو کوردستان و لە کوردستان مستەقری دەکات ئەوە جێ بەحسێکی جیاوازە مامۆستا ئیبراهیم ئێوە لە سەرتاوە کۆمەڵە ئامانجی سەرەکی ئەو ڕێکخراوە چەپە ڕادیکاڵە مارکسیلینی نییە ڕوخانی ڕژێمی شا بوو بەڵام دوجار کە شائڕوخێت ئامانجی ئێوە استراتیژ و پێرە و پرۆگرامی کۆمەڵە بە چه ئاراستەیەکە ڕۆ ئەو کات ئامانجی ڕێکخراوەکە چی بوو ئێمە پێش ڕوخانی ڕژێمی شا کە هەستمان دەکردەوە کە ڕەوتی ئیسلامی لە ناو ئەو بزوتنەوەی دژی ڕژێمی شادا ڕوو لە گەشەیە هەستمان بە مەترسی گەورە کرد لەوە کۆمەلگای ئێران بۆ هەموو کۆمەلگای ئێران بۆ تایبەت بۆ کۆمەلگای کوردستانیش هەستمان بە مەترسی گەورە کردووە هەر لە ئەوڵەوە هەوڵماندا کە کۆمەڵانی خەڵک بەو خەتەرەی کە لە ڕێدایە بە بۆنەی هاتنە سەرکاری ڕەوتێکی ئیسلامی توندڕەوی شیعە وریاکەینەوە ئەمە یەکەم هەنگاوەکان ئێمە بوو ئەو وریاکردەوە تەنیا وریاکردنەوەش نەبوو هەوڵماندا بوو ئەوەی کە ئەو دەستکەوتانەی کە کۆمەڵانی خەڵک لە جەریانی خەباتی دژی ڕێژیمی شادە بە دەستیان هێنابوو ئەوانە سەقامگیرکەین و بیپارێزین باشە ئەوتری ئێوە وەک بەدیل و ئەڵتەرناتیڤی حیزبی دیموکراتی کوردستان سەرتان هەڵاوە نەک دژایەتیکردنی گروپە ئیسلامیەکان و کاڵکردنەوە و لاوازکردنی ڕوتی سیاسی ئەوان ئایا لە ڕاستیە ئێوە وەک بەدیلی حیزبی دیموکرات سەرتان هەڵاو پیابوون بە بڕوای من ئەم بۆ چوونە دوورە لە ڕاستی ینی ڕێکخراوی ئێمە وەکو پێویستی وەڵامدانەوە بە نیازێکی کۆمەڵایەتی ئەو سەردەمە سەری هەڵدا چینی کرێکار هاتووەتە مەیدان بیری چەپ لە زانکۆکان و لە ناو کرێکارانی پێشڕەودا پەرەی سندووە و وجودی ڕێکخراوی سیاسی چەپ لەسەر ڕێبازی نوێ کە خۆی لە کلکایەتی و پاشکۆیەتی اتحادی یەکێتی سۆڤێت دوورخاتەوە لەسەر ئەوە زەرورەتی لەناو کۆمەلگای ئێرانش پەیدا بووە و ئەوەیە پێویستی پێکهاتنی کۆمەڵە نەک وەکو بەدیلی حیزبی دموکرات باش ئێوە سەرەتاوەک بە ئاراستی ڕەوتێکی چەپی ڕادیکاڵی مارکسیزمی لینینی دەستان پێکرد بەڵام دواتر ئەم ئاراستەیە گۆڕا و کەوتنە دژایەتیکردنی حیزبی دیموکرات ئەگەر ئێوە وەک بەدیل نەبوون دژایەتیەکان لە پای چی بوو لەو کاتەیە گرژی نێوان مشکلی ئێمە کاتێک لە 1970 کۆمەڵە لە کوردستانی ئێران پەرەیگرت دەگەڵ حیزبی دموکراتێک بەرەو ڕوو بووکە و حیزبی دموکراتە بەوە ڕاهات بوو کە کۆمەلگای کوردستان بە پاوانی خۆی بزانێ ئەمان بە بۆنەی ئەوەوە کە لە ڕابرد لە کۆماری مەهابادەوە بەم لاوە خۆیان حیزبی تاقانە بوون لە کوردستان و بەدیلێک نەبوو لە بەرابەریاندا نیان لەو ماوەشدا کە دوور خراوبوونەوە و لە تاراوگە بوون نیانتوانی بوو ئەو گۆڕانکاریە بنەڕەتەی کە بەسەر کۆمەلگای کوردستان و بەسەر کۆمەلگای ئێراندا هاتووە بە باشی هەستی پێ بکەن و دەرکی بکەن کە کەشوهەوای سیاسی گۆڕا کە کۆمەلگای کوردستان پێی ناخۆناغێکی تازەوە ئەم ڕووداوە تازەی یعنی ئەوەی کە کۆمەڵانێکی زۆری خەڵک ڕووی لە ڕەوتی چەپ کرد و لە دەوری ڕەوت چەپ کۆبەوە بۆیان نامۆ بوو بۆیان خۆیان لەگەڵ ڕانەهێناوە ئەو هەستی پاوانخوازی کرد لە ڕابردووەتیان پەروەردە بوو ئەوە بوو کە لە هەر هەنگاوێکی پێشڕەوی و لە هەر هەنگاوێکی کاری ئێمەدا جۆرێک بەرهەڵستیان دروست کرد باشە دواتر هەوڵین لە تەوەرەکانی داهاتووە قسە لەسەر کێشە و ملوانیەکانی کۆمەڵە و ڕێکخراوە کوردیەکانی تر بکەین ئێستا مەبەستمە زیاتر لەسەر مێژووی سەرهەڵدانی ڕەوتی چەپ و بە تایبەت کۆمەڵە بدوین
دەوترێت ئێوە واتە کۆمەڵە لەژێر کاریگەری حیزبی تودا دروست بوون و کاریگەری ئەوەتان لەسەر بۆ ئەم قسەیە چەند ڕاستە؟ نەخێر ئەو قسەش ڕاست نییە لەبەرەوە کە ئێمە نەکە لەژێر کارگەریوان دروستنەوەی بەڵکە لە ئاکامی بە بنبەستگەیشتن و بێ ئاکامانەوەی ئەو سیاسەتەی کە حزبی تودا لە کۆمەلگای نانەچاوی دەکرد کولی کەش و هەوای چەپی ئێران گۆڕا. حزبی توودەی ئێران حزبێک بوو کە بە پێی ئیدەئۆلۆژی و باوەڕەکانی خۆی بە پاشکۆی سیاسەتی دەرەوەی یەکێتی سۆڤێت دەزانێنی پێی وابوو دەبێت ئەو هیچ ئەولەویەتێکی لە کۆمەلگای ئێران نییە مەگەر ئەوەی کە هاواهنگ بە و خزمەت بکە بە بەرژەوەندەکان یەکێتی سۆڤێت و ئەوە وردە وردە حزبی توودەی ئێرانی لە کۆمەلگای ئێران نامۆ کردبوو لە خەباتی ڕۆژانە و خەباتی جەماوەری و خەباتی تەنانەت ڕادیکاڵی ڕۆشنبیرانی کۆمەلگای ئێرانیش دوور خستبەوە پێویستی دوورکەوتنەوە لەو ڕەوتە بوو کە ئیمکان و زەمینەی پێکهاتنی ڕێکخراوگەلێکی دیکەی لە کۆمەلگای ئێراندا دروست کرد کە ئێمە یەشێک لەوانە بووین. باشە کەواتە پەیوەندیتان لەگەڵ حیزبی تودا وەک ڕێکخراوێکی چەپی دیاری ئێرانی لە ڕۆژگارەیە ئێوە پەیوەندیتان بەوانەوە چۆن بوو؟ ئەوان لەژێر ئیعاز و خواست و ئامانجە سیاسیەکانی سۆڤێتە کاریان کردووە ئەدی کۆمەڵە پشت بەکێ بە چێ باگراوند و پاشگرێک ئیشە کرد. کۆمەڵە لە سەرتاوە دیارە تاڕادەیەک معجب بوو بە و تەجربەی کە لە چین ڕوویدا بوو تەجربەی ماوی بەڵێ تەجربەی ماوەیستی لە پراتیک و لە کاری کۆمەڵەدا ڕەنگی دابووە بەڵام بەڕاستی ئێمە هەرگیز خۆشمان وەکو ڕێکخراوێکی ماوەیستی پێناسە نەکرد لەگەڵەوەشدا کە نووسراوەکانی ماوەمان دەخوێندەوە بڵاومان دەکردەوە لەگەڵەوەشدا کە تا ڕادەیەک تەجربەی شۆڕشی چینمان پێ تەجربەیەکی سەرکەوتوو بوو بەڵام بە تایبەت ئەو گۆڕانکاریانەی کە لە چین وردەوردەش ڕوویداوە بە تایبەتی لە دوای مردنی ماوە و دوای کێشانەی کە لە ناو حزبی کۆمەڵی چیندا ڕوویدا کەم کەم زەهنی ئێمەشی ڕوون کردەوە بەرامبەر بەوەی کە ئەوانیش ناتوان ئەو جەمسەرە ئەو قوتبە بن کە ئێمە ڕێگای خۆمان لە ڕووی ئەوە ببینینەوە بۆیە کۆمەڵە زۆر زوو توانی وەکو ڕەوتێکی سربەخۆ لە هەموو جەمسەرە جیهانیەکانی کە ئەو تا ئەو کات بەناوی کۆمۆنیزمەوە دەناسران خۆی دەرخاو لە کۆمەلگای کوردستانیشدا هەر بەم پێیە جێگا پێی خۆی کردەوە. کاک ئیبراهیم پەیوەندی ئێوە بە چەپەکانی تری کوردستان لە پارچەکانی تری کوردستان بە تایبەت لەگەڵ برادرانی کۆمەڵی ڕەنجدەران و کۆمەڵی مارکسیلینی کوردستان کە ئەو کات زیاتر لەسەر دەستی ئارام شاه سوار گەشەی کرد ئەمەوە بڵێم پەیوەندی نێوان فوئادی سوڵتانی بە ئارام شاه سوارەوە چۆن بوو ئایا پەیوەندیەک لە نێوان کۆمەڵی ڕۆژهەڵات و کۆمەڵی باشوور هەبوو کۆنتاکتێکی سیاسی لە نێوانیەوە هەبوو؟ یەکەم پەیوەندی ئێمە دەگەڵ کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان هەڵدەگەڕێتەوە بۆ چەندین مانگ پێش ڕووخانی ڕژیمی شاه سەرەتاکانی ساڵی 79 و ئەو کاتە وەختێک ئێمە هەواڵمان بیست کە بژانەوەی لە کوردستانی عێراق ڕووی داوە و شۆڕشێکی نوێ خەریکە گەڵاڵە دەکرێت و لە ناو ئەو خەباتی شۆڕەجێرانەیە کە لە کوردستانی عێراق سەری هەڵدابوو ڕەوتێکی چەپ و ڕادیکاڵیش هەیە بە ناوی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان کۆمەڵی مارکسی لێنینی کە دوای بۆ کۆمەڵی ڕەنجدەران ئێمە هەوڵماندا بۆی پەیوەندی بگرینەوە بۆ ئەو مەبەستە لە پێشتا کادرێکمان ناردە دەرەوەی وڵات لە دەرەوەی وڵات پەیوەندی بکە ئەمە ئەم کادرەمان لە دەرەوەی وڵات پەیوەندی کرد بە بەعزێ لە کادرە قەدیمەکانی وەکو خانی معینی بوو نەخێر ئەوە کادرشتکەمان بوو کە ئێستاماوە لە دەروێ وڵات دژی خۆی بەڵام ئەمە دەگەڵ یادی بەخێت دکتۆر کەمال فواد و دوایە دکتۆر فواد معسووم و دەگەڵ ببوون کەمال خۆشناو یادی بەخێر و هەروە دەگەڵ دکتۆر کەمال فواد لە بەرلین لەگەڵ ئەوانە پەیوەندی کرد و سەرەتای ئاشنایی ئێمە بوو دەگەڵ ئەم ڕەوتە دوای ئەوە ئێمە لە کوردستانی ئێران هاوڕەیەکی دیکەمان نارد بۆ ناو کوردستانی عێراق و بۆ پەیوەندیگرتن دەگەڵ کۆمەڵی ڕەنجدەران و دەگەڵ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوڕێ سعیدی معینی بوو خانە داخەوە نەگەیشتە قەندیل و شوێنەی کە سەرکردایەتی یەکێتیدا مستەقەر بوو هەر لە منتقی ماوەت لەوێ لە تێکەڵچوونێکدا زۆر زوو بداخەوە گیانی بەخت کرد. باشە کەواتە بم بۆ چونانی ئێوە ئەتوانین بڵین کۆمەڵی ڕۆژهەڵاتی ئێران دەست پێشخەری کردووە لە
سازدانی ڕێوتی چەپگرایی کوردیە تا کۆمەڵی ڕۆژدەران و کۆمەڵی مارکسی لینینی باشوور. جارە پێش ئەوەی کە وەڵامی پرسیارتان بدەمەوە حەزەکەم بەوە بڵم کە ئەو کاتێک کە ئەو پەیوەندیانە گیرا کاک فوادی مستەفا سوڵتانی هێشتا لە زینداندا بوو، هێشتا ئازاد نەبوو. ئەو پەیوەندیە کە باستان کرد لەگەڵ کاک ئارام و ئەمانە ئەم پەیوەندیە بەرقرار نەبوو. بێزگە لەوانە ئێمە دوای گیانبەختکردنی کاک خانی موعینیش دوو کەس لە هاوڕێیانمان نارد بۆ کوردستانی عێراق و ئەوان ئەو سەرنجام ئەو پەیوەندەی کە پێویست بوو دایان مەزرەنکەیشان یاوڕێی گیانبەخت کردومان دکتۆر جعفەری شەفیعی بوو، یەکشیان کاک سعیدی وەتەندروست بوو. ئەمانە هاتن لە کوردستانی عێراق و پەیوەندی بەرقرار کراوە. دوایش من خۆم هاتم لەگەڵ سەرکردایەتیەکی نیشتمانی پەیوەندیمان کرد و ئەو پەیوەندیە بوو بەهۆی ڕێخستنی هاوکاریەکی بەردەوام کە دەتوانم بڵێم تا ئەمڕۆ شەر درێژەی هەیە. سەبارەت بۆی کە کامیان زووتر بوون درێژ بەڕاستی من نامهەیە، ینی چونکە ئەوە مێژوێک نییە بتوانم بە ئاسانی قەزاوەتی لەسەر بکەم. من فقط ئەوە دەتوانم بڵم ئەو کاتی کە کۆمەڵە لە ئێران پێک دێ لە زانکۆکانی ئێران ئەو وەختە ئێمە ئاگاداری هیچ نوع جموجۆڵێکی ڕادیکاڵی چەپی لەم چەشنە لە کوردستانی عێراق نەبووین. بەڵام ئێوەش بۆ ماوەی نزیکی 10 ساڵێک کاری نهێنیتان کردوانی ڕێکخراوەکە علەنی نەبووە، بە نهێنی کارکراوە. زۆر باشە، تۆزێک زیاتر لەسەر ئەو هیناوەسم ئێوە لە سەرەتا وەک ڕێکخراوێکی چەپ و مارکسی دەستان پێکرد. ئایا زیاتر ئینتیماتان یاخود بڵێم بە ئاراستەی بلۆکی شوورەوی یاخود بە ئاراستەی ماوی کارتان نەکرد؟ ینی زیاتر کام لەم دوو ڕەوتە لە نێو کۆمەڵەیان ڕەنگیدا بوو؟ من لە سەرەتای پێکهاتنمان بەرامبەر بە یەکێتی سۆڤێت هەڵوێستمان بوو. ئێمە پێمان وانە بوو ئەو ڕەوتەی کە لەوێ لە جەریاندا لە ئارادایە ئەمە سوسیالیستیە، پێمان وانە بۆ حکوومەتەی کە لە سەرکارە حکوومەتی کرێکاریە، پێمان وا بوو لەوێ سەرمایە ڕاستماڵیشی دەوڵەتی حاکمە کە وەڵامی ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ڕووز دەداتەوە لە بربەرەکانی و ڕکەبەرایەتی دەگەڵ ئەمریکا لە ئەرسەی سەربازیدا لە ئاسی دنیادا لە ئەرسەی داگیرکردن دەست ڕاگەیشتن بە فەزا و کوراتی ئاسمانیدا و سەروەت و سامانی ئەو وڵاتە و بەرهەمی ڕەنج و هێزی کاری ئەو وڵاتە دەخرێتە خزمەت قودرەتمەندکردنی ئەو هێزە لە بەرەوڕووبوونەوە دەگەڵ قودرەتی ئەمپریالیستی ئەمریکادا. بۆیە ئەمە پێوانە بوو ئەمە سوسیالیزمە ڕێبازێکە کە حکوومەتی کرێکاری دەبێگرێ برد. لە بۆچوونی ئەمەدا سوسیالیزم هەم بەرابەری و یەکسانی بوو و هەم خۆشگوزەرانی و ڕفاه. لەوێ جگە لەوە لە سەر بەرابەریەکەش هەر قسە هەیە، چونکە ئەپاراتچی دەوڵەتی کۆمەڵێک لە کەسانی کە دەست و پەیوەندی حکوومەت بوون ژیانی باشتریان بوو، بەڵام بە فەرز بڵین ئەوەش نەبێ. بەڵام تەبەقەی کارچینی کرێکار لە یەکێتی سۆڤێت ساڵها ڕەنجی برد، خەباتی کرد، شەڕی جیهانی دووهەمی شەڕی جیهانی ئەو جەنگی حربی عالەمی ئەوڵی تێپەر کرد، حربی عالەمی دووەم لەسەر شانی میلیۆنها ئینسانی کرێکار کە خۆیان فیدا کرد بەسەر کەوتن گەیشت. بەڵام بەرهەمەکەی بۆ ژیانی ئەوان هەر هەژاری بوو و ئەوان نەیانتوانی سوسیالیزم بە مانای خۆشگوزەرانی لە ژیانی خۆیاندا مانا بکەنەوە. باشە مامۆستا ئیبراهیم، دەوترێت ئێوە سەرەتا حیزبێکی شاری بوون، لە شارەوە دەرکەوتن بە پێچەوانی حیزبی دیموکراتەوە کە لە گوندەکانەوە سەریان هەڵا. پێتان وانیە ئەمە خەلەلێکی استراتیژی بووە لە بنیادی دامەزراندنی کۆمەڵەیەکی چەپا کە ئێوە دابڕاو بوون دوور بوون لە گوندەکانەوە لە شارەوە دەستان پێکرد؟ ئەلبەتە ڕووداوەکانی 1970 و ڕوخانی ڕژیمی شاو و خەباتی جەماوەرەی کە سەری هەڵدا ئەوە نیشاندا کە ئەرچی گۆڕانکاریەکانی گەورەی ئەو سەردەم لەسەر شانی خەڵکی شار بووە، نەک لە دێهات. بۆچوونێک لە کۆنتردا لە ناو ئێمەدا بوو کە هێشتا پاشماوەی دەرەبەگایەتی ماوە و لەسەر ئەساسی پاشماوەی دەرەبەگایەتی دەتوانی هێزی جوتیارانی هەژار لە دژی دەرەبەک هان بدەی کۆیکەیەوە و بیکەی بە پێگەیەکی کۆمەڵایەتی بۆ حیزبێکی چەپ. بەڵام ڕووداوەکانی 1970 بە تایبەت بە ئێمە نیشاندا کە ئەم پاشماوەی دەرەبەگایەتیە یەکجار زۆر لاوازە و ئاخرین نەفەسەکانی خۆی دەچێشێەوە. هیچ زەرفیەتی ئەوەی نییە کە ببێتە پێگەیەکی کۆمەڵایەتی بەهێز، بەڵکە
لە تەنانەت لە دێهاتی ئەوە چینی ڕەنزدەری کە کریەکاری کۆمپانی و زەمیندارە گەورەکان بوون و ڕەنزدەری کاریان دەکرد و خاوەنی زەمین نەبوون هەر ئەوان بوون هێزی بزوێنەر لە خەباتی کۆمەڵایەتی ئەو سەردەمدا بێزگە لەوانە ئەو ڕاستێشمان نابێت لەبیر بچێتەوە کە لە شۆڕشی 1970 دژی ڕژیم پاشایەتی دێهاتی ئێران بەگشتی و هەت تەنانەت دێهاتی کوردستانیش بە تایبەتی فازێک دواکەوتن لە خەباتی سەراسەر لە دژی ڕێمیشەوەەوە ئەو خەڵکی شار بوون خەڵکی دێهاتیان بە شوێن خۆیان داڕاکێش. زۆر باشە مامۆستا برایم من ئەمە پرسم کە کۆمەڵە چەند ڕۆڵی هەبوو چەند کاریگەری و جێپەنجەی هەبوو لە ڕوخانی شایە لەو کاتەیە بەڵام پشوویەک وەرەگرین دواتر وەڵامی پرسیارەکەم بەڕێزان پشوویەک وەرەگرین و دواتر دێنەوە بۆلاتەن.